چاودێرانی سیاسی لە شاری کەرکووک جەخە لەسە گرنگی یەخستنی هێزی پێشمەرگەی کوردستان دەکەنەوە بۆ وەرەگەر و پێشاتێکە دوای شەڕی داعش لە کوردستان و عێراق بێتە پێش. لە دوای شەڕی داعش قۆناغێکی تازەیە بینیمان لە شەڕی داعشە هێزی پێشمەرگەی کوردستان بە یەکگرتووی توانی مقاومەتێکی باش بکە بۆیە دوای نەمانی داعش وەک هێز لە ناوچەکە پێویست بووە هێزی پێشمەرگەی کوردستان جارێکیکە خۆی یەک بخاتەوە و هێزەکانی باشتر پەروەردە بکە و بتوانین چەک و ئەسلحەی باشتریان بۆ پێیا بکەین چکە بە دڵنیاییەوە هێزەکانی تەحالوف تاسەر لەم ناوچەیە نابن ئەو پشتیوانی کە ئێستایکەن بۆ هێزی پێشمەرگەی کوردستان ڕنگ بێ لە دوای نەمانی داعش لە ناوچەکە ئەو پشتیوانیە نەمینێ بۆیە بێ ئەتیماد لە سەرهێزی خۆمان بکەین ئەتیماد لەسەرەوە بکەین پرۆژەی تازەمان هەبێ بۆ یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ یەکگرتنەوەی هێزە ئەمنیەکان بۆی بتوانین بەباشی کۆنتترۆلی ناوچەکانمان بکەین. دیارە یەخستنی هێزی پێشمەرگە لە هەموو کاتێکە گرنگ بووە بەڵام پێمان وایە لەم خۆناغەدا زۆر پێویستە هێزی پێشمەرگە یەک بخرێ هێزی پێشمەرگە تۆکمە بکرێ بە هێز بکرێ لە ڕووی مەشق و ڕاهێنان و کەرەسە و تفاق و چەکی پێشکەوتی بۆ پەیدا بکرێ پێمان وایە ئەم مەترسیانەی لێ دوای داعشدێ هیچی کەمتر نییە لەو مەترسیانەی کە داعش ئەمڕۆ دروستی کردووە لەسەر کورد. فەرماندەیەکی بەڵای پێشمەرگەش ڕای دەگەیەنێت هەوڵەکەی بۆ یەخستنی هێزەکان و هەنگاوی پراکتیکیش دەندرێ بۆ ئەو یەخستنە. داعش لە کۆتایی نەمانایە و هەلومەرجێک هاتوتە پێش هەلموتی زۆر هەستیار و زۆر گرنگە و ئێستاکانش حکوومەت هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێم وزارەتی پێشمەرگە نەخشە و پلانێکی زۆر تۆکمیان داڕشتەوە بۆ یەخستنەوە و ڕێخستنی و هێزانی کە لە دەروی وزارەتی پێشمەرگە هێزەکانی هەفتا بە بەرنامە و پلانێکی تازە و باوکاری وڵاتانی ئەو هاوپەیمان بە تایبەتی ئەمریکا و بریتانیەکان و ئەڵمانیەکان لەسەر خەتن بۆ ڕێخستن و هاوکاریکردنمان بۆ ئەم هێزانە بۆی بتوانین ئەو هێزانە ڕێک بخێنەوە بە باشی و مەشق و تەدریب و ڕارانی خۆیان بکەن و بۆ هەر ئەگەرێکی نەخوازراو لە دوای شەڕی داعشەوە و ئەمش ئەو ئەسەلمێن هەر کاتێک ئەگەر کوردستان یەک هێزی تایبێت و یەک هێزی نیشتیمانی هەبێت دەشێت لەژێر چەتری سەرۆکایەتی هەرێم و حکوومەت هەرێمی کوردستان بێ دەستکەوت یەکجار گەورە و زۆر ڕۆلی گرنگی بۆ کورد پیا کرد و بە دەستی هێناوە. بەپی زانێریەکانی کورسات نیوزیش سەرباریەوەی هەوڵێکی ناوخۆی هەیە بۆ یەخستنی پێشمەرگە پرۆژەیەکی نێودەوڵەتی شەیە بە ڕاستی پشتیوانیکردنی یەخستنی هێزەکانی پێشمەرگەی کوردستان. عومەر غەریب، کورسات نیوز، باشووری کەرکووک.